زیاد لە 12 بۆ 13 ملیاری کۆمپانیەکانم لایە ئەمە لە گرێبەستەنوێکانی با بڵین لە 2024 ئەگەر بچینە سەر گرێبەستە کۆنەکان لە شەریکاتە نزیکەی کۆن زیاد لە 20 ملیاری کۆمپانیەکان قەرزارین. سڵاو لێبێ سنتەری ژیانە و فراوانکردنەکەی ئەم بابەتە گەیشت بە شووە هۆکانچەکە تا ئێستا نەکراوە ئەم بابەتە. پێشێکی سوپاسدانەکەم بۆ خۆتان نەزانن سنتەری ژیانەوە ئەتوانم بڵێم زیاد لە 10 بۆ 15 ساڵە تاکە سنتەرە لە ناوچەکە کە چارەسەری تیشک بۆ توشبوانی شێرپەنجاکە و لە چەند ساڵی ڕابردووش لە شاری هەولێر سنتەرێکی تر کرایەوانە بەڵام هێشتا زۆرینەی حاڵەتەکان و قەرەباڵغی زۆرەکە لەسەر سنتەری ژیانەوەیە. بەداخەوە ئەوە زیاد لە ئەتوانم بڵێم 19 ساڵە گرێبەستێکەیە کە تایبەتە بە فراوانکردن و کڕینی ئامێرێکی نوێی چارەسەر بە تیشک، بەڵام بە بیانی ئەوەی کە لە ڕێنمایی حکوومەت و وەزارەتی دارایی سیستەمی ئێڵسینیە ئەمە وای کردو تا ئەسام گرێبەستە ئێمە نەتوانین جێبەجێکەین و پێت بڵێم زیاد لە 7 جار ئێمە هەستاین بە دووبارە هەموارکردنەوەی ئەم گرێبەستەوە تا ئێستا چارەسەر نەبووە. کۆتاجار هەفتەی ڕابردوو بوو کە لە سندوقی شێرپەنجە کۆبوونەوە لە هەولێر بڕیارماندا لە دووبارە هەموارکردنەوەی ئەم گرێبەستە کە من بە هیوام لەگەڵ هەموارکردنەوەی ئەمە ئەم بۆ ئەم گرێبەستە بچێتە بواری جێبەجێکردنەوە، چکە بەڕاستی من پێت بڵێم لە ئێستادا بڕووی بۆ سنتەری ژیانەوە سەرە نزیکەی 5 بۆ 6 مانگە. ئەمە جگەلەوەی کە بەشێکەیە کە بە شەوان بۆ پارێکە لەم دۆخی ئێستادا بەڕاستی قورسە لەسەر یەکێکە بۆ جەلسەکانی زیاد لە ملیۆنێ ملیۆن و نیوە دینار بدا. بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر فەفیعلی ئەم ڕێنماییە ڕێگرە لەوەی کە نەتوانرێ ئەم گرێبەستە دەکرێت ئەم گرێبەستە بە شێوازێک لە شێوازەکانی تر جێبەجێ بکرێ کە هەموو ڕێنمایانی باسەگرێ بە دەربێ لەوەی. بۆیە بەڕاستی من داوا دەکەم دەبێت پێش سەری ساڵ بەردی بناغی فراوانکردنی کڕینی ئامێرێکی نوێ بۆ سنتەری ژیانەوە جێبەجێ بکرێ، ئەگەر نا چەندین هاوڵاتی بەڕاستی لە وەستان یاخود لە چاوەڕێی وەرگرتنی چارەسەرەکانیان ڕەنگە دۆخی تەندروستیان تووشی حاڵەتی کتوپڕ و نەخوازراوە بێتەوە. ئەگەر من لە دەرەوە بکرێت چەندی تێ چگەک تۆش ئەمە ئەگەر نەخۆش بچێتە دەرەوە خۆی هیچ سنتەرێکی ئەهلی لە هەرێمی کوردستان نیە، بەڵام تێچووی لەوە چێ بۆ هەر نەخۆشە 4 بۆ 5,000 دلار زیاتری تێکەمە جگە لە ڕێگەی مەسرف و مانە و ویزە و چوونە وڵاتێکی ترەوە لە کاتێکە بێ بەرامبەرە. ئێمە ئەو هەموو نەخۆشەکە ئەنجامە درێ بێ بەرامبەر بۆی دەکرێت و لەگەڵ ئەوەشدا من پێت بڵێم گرێبەستەکە زیاد لە 19 ساڵە بوونی هەیە، ئەنی بەداخەوە لە ئێستادا تەنها لەسەر ڕێنماییەک وەستاوەکە من ناڵێم ئێمە بە دەربین لە ڕێنمایی یان داوای شتێکی نایاسایی ناکەین، بەڵام دڵنیام هەموو بابەتێک لەو بابەتانە خۆی لە خۆیە ڕێگەیە یاخود ڕێگە چارێکەیە بتوانرێ بە هەموو لایەک ئەو گرێبەستە هەموار بکرێتەوە جێبەجێ بکرێت. تۆ کێشەی کەمی دەرمان لە نەخۆشخانەی هیوایە زۆرێک لە نەخۆشەکانیش گلەیی ئەوەیان هەیە کەڵێ دەرمان دەست ناکرێت، ئەم کێشەی گەیشت بەچووە بۆ چارەسەر ناکرێت. خۆی بابەتی گرفتی دەرمانە گرانبەهاکانە بە دەرەجەی یەک، ئەمە گرفتێکی نەبراوەیە لە هەموو هەرێمی کوردستان. من پێت دەڵێم خۆت وەرە بە یەکەوە ئەچینە ناو کۆگای دەرمان، ئەو دەرمانی لە نەخۆشخانەی هیوا پێشکەش بۆ توشبوانەکرێ بێ بەرامبەر لە گرانبەهاکانەوە تا هەموو جۆرەکانی لە هیچ سنتەرێکی تر لە هەرێمی کوردستان و عێراقی شابوونی نییە. بەڵام ئەگەر تۆ بە من بڵی دکتۆریادەم گرفتە حەل بۆ من پێ دەڵێم ئێستاش حەل نابێ، 10 ساڵی کەش حەل نابێ، لەبەری بودجەیەکی زۆر گەورەیە تەنانەت لە وڵاتانی کە بیمەی تەندروستی ئەم دەرمانە گرانبەهانە بەدەرن لەو ڕێنماییە. بۆیە دەبێ من لە کۆتایی ئەمە سەرەوە قسەی کە ئێڵێم ئێمە کار لەسەر پشکنینی پێشوەختە بکەین، کار لەسەر بڵاوکردنی هۆشیاری بکەین بۆی هاوڵاتیان نەگەنەوەی پێویستیان بەم دەرمانە گرانبەهاکان بێ. چکە ئێستا بۆ نمونە لە حکوومەتی عێراق دەرمانی گرانبەها دابین نەکرێ، بەڵام ئەڵێ تەنها 5 حاڵەت دەبێ پێی بدرێ، لە کاتێکە بە پێی گایدلاینی عالەمی ڕەنگە 20 حاڵەت بتوانێت ئیسفادەی لێ بکات. لەبەرەوە گرفتی نەبوونی دەرمان زۆر جار دەرمانەکەی بەڵام من ناتوان بیدەم بەشێک لە حاڵەتەکان بۆ لەبەروی ئەو بودجێ دەرەقەتی کڕینیەوە نایە من 100% کەڤەری هەموو توشبوانی شێرپەنجە بکەم. ئێستا نەخۆشخانەی هیوا چەندێک قەرزاری کۆمپانیەکانی دەرمانە؟ لە ئێستادا من وەکۆ قایمەی لەبەردەمە نزیکەی زیاد لە 12 بۆ 13 ملیاری کۆمپانیەکانم لایە ئەمە لە گرێبەستەنوێکانی با بڵین لە 2024 ئەگەر بچینە سەر گرێبەستە کۆنەکان لە شەریکاتە نزیکەی کۆن زیاد لە 20 ملیاری کۆمپانیەکان قەرزارین و لەگەڵەوەشدا خۆت دەزانی ئێستادا دەرمان ساڵانە لە ساڵی نوێ بۆمان دابین کراوە بەگپەی گرێبەستێکی نوێی وەزارەت و ئەنجومەنی وەزیران کە ئەویش لە ماوەی داهاتوو بکرێ بە چەک ئەویش دەبێت بە قەرزەیەکی تر لەسەر نەخۆشخانەی هیوا. ئەمە مێرە چێم ڕۆهێناوتانەتە ئێرە بۆ نمونە کەسێکم تەمەنم لە 30 ساڵەکانایە پێویستەکە بچم ئەم پشکنینە بکەمە سەر لێرە؟ بێگومان ئێستا ئێمە لێرە وەکو نەخۆشخانەی هیوا کۆتوان بڵێم تاکە نەخۆشخانەی حکومی لە هەرێمی کوردستان لەم وەرکشۆپە و توانیشمانە بەو ئیمکانیەتانەشەوە کە هەمانە لێرە ئەم جیازە بێنین کە ئەم پشکنینی خوێندەکە لە کاتی بوونی هەر خەلەلێک لە خوێندا کە زۆر جار کەسەکان لە قۆناغێکا پێزانێتەوە ئەگەر گرفت لە خڕۆگە سوورەکان یان خڕۆگە سپیەکانی خوێنە بێ لێرە پێ دەوترێ کە ڕەنگە ئەگەر خۆت وەختی هەستی پێ بکەی بگاتە حدێکی قورسی کەم خوێنیان خوێنبەربوون اینجا هەستی پێ بکەی. بابەتی پزیشکی دایم گرانە، نەخۆشخانەی هیوا بێ بەرامبەر ئەمەشی؟ بێگومان هیوا
فکرەیەکیە و هەروواژە مێنێتەوە بە دڵنیایی هیچ بڕەپارێ لە هیچ نەخۆشێک و لە هەر شوێنێکیش بەشدار بێ وەرناگرێت. بەس هیوادارم حکوومەتی هەرێم پێزانینی هەبێ بەوە باپەبەتە و کاری جدی لەسەر زیادکردنی بودجەی سندوق و هەروە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی تایبەت بە نەخۆشخانەی هیوا زیاد کات. وەزارەت هاوکارە لەگەڵتانە؟ خۆی گرفتەکە ئێمە لە وەزارەتی تەندروستی نییە، خۆی بەڵام ئەرکی وەزارەتی تەندروستی دەنگی ئێمە بگەێنە بە جەنابی سەرۆکی حکوومەت و هەروە ئەو تیمەی کە هەیە لە ناو کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەت ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی هیوا زۆر حاڵەتی هەبێت کە بە دەربکرێت لە هەموو ئەو ڕێنمانی کە دادەنرێ ڕاستە قەیرانە گرفتەیە بەپێی ئەو بنەی کە هەمومان گوێبیستیە بین، بەڵام ناکرێت ئەم گرفتە و ئەم قەیرانە و ئەم گرفتە سیاسیانە کار لەسەر خزمەتی توشبوانی شێرپەنجە بکا لە نەخۆشخانەی هیوا. گرفتی ئێمە گرفتی داراییە، گرفتی زیادکردنی بودجەیە، گرفتی بەشێک لەو ڕێنمایانەیە کە زۆر جار گیرۆدەی ئەوەی کە ناتوانین هەنگاوی فعلی بنێن بۆ دابینکردنی بەشێک لە دەرمان و هەروە کڕینی ئامێری پزیشکی.